ئەوشە خاوەن هەڵوێستەکان هاوڵاتی سیستەمیدا ڕاگەاندراوی تازای حکوومەتی هەرێم بۆ سیستەمی زۆرە ملەی ناودراو بە پاشکەوت بەحەقکردنەوەی دەسەڵات بۆ درێژەدان بە بڕینی ماسی سووتی ئێمە و هەموو فەرمانبەران بە تایبەت کە ژمارەیەکی بەرچاو ئەگەر و مەرج دانراوە بۆ بەردەوامی ئەم بەشەش کە گوایە ئەیدەن دەرەنجام لە هەر ئان و ساتێکدا لەژێر بەحنی هەڕەشەی دووبارەکردنەوەی موچەبی لەژێر ڕۆشنایی ئەو بڕیارە بێگەرەنتیا و لە سنگەی ئەزمموی تاڵمان لەگەڵ وادە ناڕاستەکانی دەسەڵات و لە ئەنجامی نائامادەی حکوومەت بۆ بەدەمەوە هاتنی ڕاستەقینەی داواکاری مافەڕەوەکانمان بەردەوامی خۆمان لەسەر مانگرتن ڕاگەێنی دا بەدەستێنانی هەموو مافەکان باشەکەس نابینەوە لێرەوە بە پێویستی دەزانین ئاماژە بەو ڕەفتارە نامرۆڤایانەی کە ئەو کەسولایانە بکەین کە هەڕەشەی ڕفاندن و لێدانیان لە چەند هاوپیشەکانمان کردووە دڵنیابن بەو ڕەفتارە قیزەونەتان ئێمە لە داواکاری ڕەواکان سار ناکاتەوە بەڵکو وەکو سنگدامان ئەستێ و زیاتر ڕەوایی ئەداتە هاواری حەقبێژیمان هەر لێرەوە ڕایگەین ئەگەر وەڵامدانەوەکە لە ئاشتی داواکاری ئێمە نەبێت لە کاتی زوودا بڕیاری بایکۆت شوێنە هەستیارەکانیش دەگرێتەوە بۆیە هەموو بەرپرسیارەتیەکە دەخەینە ئەستۆی بێباکی لایەنی